لەگەڵ ئەوەی ژمارەی کۆنسڵخانە و نوێنەرایەتی وڵاتانی جیهان لە هەرێمی کوردستان لە هەڵقشاندایە هاوتەری دەستێوەردانی بەشێک لەو وڵاتانە لە دۆخی سیاسی، ئەمنی و تەنانەت کۆمەڵایەتی هەرێمیش خەریکە دەبێتە دیاردەیەکی نام و ناباو. باڕای بەشێک لە چاودێران هەرێمی کوردستان بووەتە جێگەی تەراتێنی دەستگا هەواڵگریەکانی وڵاتان. ئەو دەستگایانە گوێ بە یاسا بربەرەکانی هەرێم و عێراق نادەن و بە ویستی خۆیان پرۆسە هەواڵگری و سەربازی و سیاسەکانی خۆیان جێبەجێ دەکەن. نارە سیاسەکانیان پاکتاو دەکەن و ڕۆشنبیری و بەرنامەی وڵاتەکانی خۆیان لە شارەکانی هەرێم بەرپا دەکەن. هەفتانە هاوڵاتیان گوێبیستی هەواڵەکانی ئۆپەراسیۆنی سەربازی لەسەر خاکی هەرێم و کوشتن و ڕەفاندنی کادیرانی پەکەکە دەبن لەلایەن وڵاتانی تورکیاوە. هاوکات بینەری بۆردۆمانی بنکە و بارەگاکانی حیزبەکانی ڕۆژهەڵات دەبن لە ناو خاکی هەرێم لەلایەن وڵاتانی ئێرانەوە. ئەمەش هێندەی تر ئەو ڕاستیە دووپات دەکاتەوە. خاکی عێراق و هەرێم شکۆی خۆی لە دەستداوە و بووەتە مەیدانی مانۆڕی وڵاتانی دیکە. باپی سایتی فەرمی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی سەر بە حکوومەتی هەرێم تا ئێستا بە فەرمی نوێنەرایەتی و کۆنسڵخانی فەرمی 40 وڵاتی جیهان لە هەرێمی کوردستان بوونیان هەیە کە بەشێکیان کۆنسڵخانە و بەشێکیشیان کۆنسڵخانی فەخری، نووسینگەی باڵێزخانە و بازرگانی وڵاتانن. ئەوەی جێگەی سەرنجە هەبوونی ئەم وڵاتانە نەک هاوکاری سەرخستنی ئەزموونی حکومڕانی هەرێمی کوردستان نەبوون، بەڵکو زۆر جار بوونەتە مایی گرفت و دەستێوەردانیان لە کاروبارە ناوخۆیەکاندا کردووە. ئەم دەستێوەردانش پاش دەستێوەردانی کۆنسڵخانی ئەمریکا لە ڕووداوی دەستگیرکردنی گروپێک لە هاوڕەگەزبازان لە شاری سلێمانی لەلایەن دەستگای ئاسایشەوە زیاتر ڕوون بوویەوە. ئەمە جگە لە پاڵپشتی مادی کۆنسڵخانەکانی ڕۆژئاوا بۆ ئەو پرۆژانی ئامانجیان بە لێڕێدابردننی کولتوری ڕەسەنی کوردی و تێکدانی ئاسایشی کۆمەڵایەتی و خێزانیە لە هەرێمی کوردستان. لەلایەکی دیکەوە ئەمریکا هەرچەندە کە لە دوای پرۆسەی داگیرکردنی عێراقەوە باشکرا لەم وڵاتە جێگیر بوو و دەستێوەردان لە کاروباری گەورە و بچووکدا دەکات. ماوەی 13 ساڵیشە گەورەترین باڵۆزخانەی خۆی لە جیهاندا لە شاری بەغدا کردووەتەوە. باڵۆزخانەی ئەمریکا لە بەغدا کە ڕووبەرەکەی هێندەی ڕووبەری دەوڵەتی ڤاتیکانە 750 ملیۆن دۆلاری تێچووە. ماوەی 4 ساڵیشە دەستی بە دروستکردنی باڵەخانی کۆنسڵخانی خۆی کردووە لە هەولێر کە ئەمیش دەبێتە گەورەترین کۆنسڵخانی ئەمریکا لە جیهاندا. کردنەوەی گەورەترین باڵۆزخانی جیهان لە بەغدا و گەورەترین کۆنسڵخانی جیهان لە هەولێر لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانەوە مانای ئەوەیە ئەمریکا پلانی چڕی هەیە بۆ شێوازی دەستێوەردانی داهاتووی لە کاروباری ناوخۆیی وڵاتەکان. پێشتر فەلاح مستەفا بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێم ڕایگەیاندەبوو تا هەڕەشەی تیرۆر هەبێ بنکەی سەربازی ئەمریکا لە هەرێم دەمێنێ، هەڕەشەی تیرۆریش بە ڕۆژێک و دوان کۆتایی نایەت. جەبار عەودە عاموری سەرکردە لە چوارچێوەی هەماهەنگی ڕایگەیاندووە زانیاری زۆر هەیە لەسەر ئەو جم و جۆڵانەی کە دوور لە چوارچێوە و بنەمای دیپلۆماسی ناسرا و لەلایەن کۆنسڵخانی ئەمریکاوە لە هەرێم ڕوودەدەن. لەو چوارچێوەیەدا کۆبوونەوەی گوماناوی لە ناوچە سنووریەکان ئەنجام دەدەن. ئەموری ڕاشی گەیاندووە پێویستە کۆنسڵخانی وڵاتانی بیانی لە هەرێمی کوردستان لە ژێر چاودێری هێزە ئەمنیەکانی فیدراڵیدا بن و بە پێی دەسەڵاتەکان مامەڵە لەگەڵ پێشێلکاریەکان بکرێت.